بسم الله الرحمن الرحيم. الحمد لله رب العالمين، والصلاة والسلام على أشرف المرسلين سيدنا محمد صلى الله عليه وسلم وعلى آله وأصحابه وأمته أجمعين إلى يوم الدين. مسلمانانی بەڕێز و خۆشەویست، سڵاو و ڕەحمەتی خوای پەروەردگار بڕژێ بەسەر هەموو لایەکدا ئینشاء الله. لەخوا ئەپاڕێمەوە خوا تاعەت و عیبادەتمان لێ قبوڵکە ئینشاء الله. داوا لەخوا دەکەم وەکو چۆن لێرە کۆبووینەتەوە ئاوا لە بەهەشتەکەی خۆیان لە خزمەتی پێغەمبەرا صلی الله عليه وسلم کۆبینەوە ئینشاء الله. خوای گەورە ڕەنج و زەحمەت و مانوبوونمان بە فیڕۆ نەدا ئینشاء الله. باسی ئەم شەومان ئیغراء ئیبلیس لبنی ئادەم، شەیطان چۆن چۆنی بەنی ئادەم و نەوەکانی ئادەم فری و ئەدات و چ تاوانێکی پێخۆشە نەوەکانی ئادەم ئەنجامی بن. شەیطان لەناو هەموو گوناحەکانە چ گوناحێکی بەلاوە پەسەندە. بەڕێزەکانم، سوورەی یاسین سوورەتێکە زۆر گەورەیە. خوای پەروەردگار لە ئاەتێکی سوورەی یاسینە ئەفەرمێ: ئەلەم ئەعهد ئیلەیکم یا بەنی ئادەمە ئەللا تەعبودوا الشەیطان ئینەهو لەکم عەدووٌ موبین. ئەوە ئێمە پەیمانمان لێ وەرنەگرتن، عەهد و پەیمانتان نەدا ئەی نەوەکانی ئادەم، ئەی کوڕەکانی ئادەم، کە عەبدایەتی و بەندایەتی بۆ شەیطان نەکەن، بە گوێی شەیطان نەکەن، چونکە شەیطان دژمنێکی ڕوونەبۆتان. مەبەستەکەم ئالێرەیە. خوا ئەفەرمێ یا بەنی ئادەم، ئەی کوڕەکانی ئادەم، نافەرمێ یا ئینسان یا بەشەر، ئەفەرمێ ئەی کوڕەکانی ئادەم. بۆ وا ئەڵێ؟ چونکە بەڕێزەکەم، هەر کەسێ دژمنی باوکم بێ دژمنی منیشە. کەسێ دژمنایەتی باوکمی کردبێت دژمنایەتی کوڕەکەیشی ئەکات. ئێوە نییە دەی شەیطان دژمنی باوکمان بووە، لە بەهەشت دەری کردووە، بەخیلی پێ بردووە، حەسادەتی پێ بردووە، ئازاری داوە، حەزی پێ نەکردووە، دژمنایەتی کردووە. ئەی ئێمە کوڕی ئادەم نین؟ کەواتە خوا فەرمێ وەکو چۆن شەیطان دژمنی باوکتان بوو، دژمنی کوڕەکانیشیەتی، دژمنی نەوەکانیەتی. ئەلەم ئەعهد ئیلەیکم یا بەنی ئادەم، ئەی کوڕەکانی ئادەم، ئێوە شەیطان باوکتانی لە بەهەشتا دەرکرد، بە خالەتی پێ برد، عەزیەتی دا، ئیهانەی کرد، سوژدەی بۆ نەبرد، فەرمانی خوای شکان لەبەر خاتری ئادەم. کەواتە شەیطان دژمنی باوکمان بووە، دژمنی خۆشمانە. مسلمانەکان، عولەماکان ئەفەرمون چی؟ ئەفەرمێ خەلەق الله المەلائکەتە عقولا بلا شەهوە. خوای پەروەردگار فریشتەکانی دروست کردووە، هەموو گیانیان عەقڵە، شەهوەت و ئارەزویان نییە. فریشتە عقڵە، نورە، بێنەفسن، شەهوەت و ئارەزویان نییە. ئەمە فریشتە پاکە، بێ شەهوەت و بێ ئارەزووە. وەخەلەق البەهائیمە شەهوە بلا عقول. ئاژەڵەکانیش دوو لە ڕێی بەڕێستان خوا دروستی کردوون، هەمووی ئارەزووە و عەقڵیان نییە. یعنی تەنها ئارەزووی حەزی لە چی بێ ئەچێ ئەیکات، حەزی لە چی بێ ئەچێ ئەیخوا. ئەتر عەقڵ ناخاتە کار کە ئەم کارە بکات، دوایی سەرنجامەکەی عەقوبەیە. ئاژەڵ ئەوەی نییە، ئاژەڵ هەمووی شەهوەت و ئارەزووە.
تەنها شوێنی ئارەزووی خۆی ئەکەوێ بەڵام فریشتە هەمووی عەقڵە بەبێ شەهوەت لە بەینی ئەم دوانەدا ئەو زانایە ئەفەرمێ خەلق ابن ئادەم خوا دروستی کرد بەنی ئادەم ئەم بەنی ئادەمە وەڕەکەبە فیه العەقڵ والشەهوە ئەم بەنی ئادەمە ئەوەی کە لە فریشتا هەیە کە عەقڵە تایەتی ئەوەش کە لە ئاژەڵا هەیە شەهوەت و ئارەزووە ئەویشی تایە ئینسانەکە و بەنی ئادەمەکە هەردووکیانی تایە هەم عەقڵ و بیرکردنەوەی تایە هەم ئارەزووەکانیشی تایە جا فەرمێکی فمن غلب عقله شهوته التحق بالملائكة هەر کەسێ عەقڵی زاڵ بوو بەسەر ئارەزووەکانیە ئارەزووی حەزی لە هەرچیە بوو ئەم نەیکرد بەهۆی عەقڵیەوە ئەیزانی چۆن کۆنتڕۆڵی شەهوەت و ئارەزووی بکە ئەوە ئەو ئینسانە ئەگا بە مەلائیکەتەکان نزیکە بێتەوە لە چیەوە؟ لە فریشتە عاقڵەکانەوە بەڵام ومن غەلەبەت شەهوەته عەقلەه هەر کەسێک ئارەزووەکەی زاڵ بوو بەسەر عەقڵیە ئارەزووەکەی زیاتر زاڵ بوو زیاتر هەرچێکی لێ داوا ئەکرد و ئەیکرد اتخذ إلهه هواه العياذ بالله هوا و ئارەزووی کردبوو بە خوای خۆی ئەیپەرست و داوای هەرچی بکردایە گوێی نەئەدا بە عاقبەتەکەی ئەوە التحق بالبهائم ئەو مرۆڤە وەکو ئاژەڵی لێ دێ بەڵکو کەلئەنعام بەل هوم ئەضەل کەواتە ئێمە دوو بەشین هەم عەقڵمان تایە هەم ئارەزووشمان تایە ئەگە عەقڵمان زاڵ بوو بەسەر ئارەزووەکەمانە ئەوە ئێمە فریشتەین ئێمە گەیشتن بە فریشتە لە فریشتە ئازاترین لە فریشتە لە خوا نزیکترین لە فریشتە لە خوا ڕێزدارترین فریشتە سوجدەی بۆ بردوین گوێ بگرە بزانە شەیطان و ئیبلیس لە چ ڕێگەیەکەوە ئێ بۆ بەنی ئادەم پێغەمبەر صلی الله عليه وسلم فەرمێ شەیطان زوڕیەتی هەیە مناڵی هەیە ئەیان نێرێت بۆ فریودانی بەنی ئادەم ئەمە ئەم باسە لە کتێبی عالم الجن والشياطين دكتور عمر أشقر على يادرم هناوة قصي من يو صحيحة أفرمي الشيطان عرشكي لسر آوة شوينكي هي عرشي في شيطاني في ألين لسر آو دانشتوا يجمع أبناءه ليرى التقرير اليومي روجانا زريتكاني كو أكاتوا راپۆرتی ڕۆژانەیان لێ داوا ئەکا راپۆرتی ڕۆژانە حیزبی شەیطان کوڕەکانی زورەتەکانی نەوەی شەیطان تۆ چیت کرد تۆ چیت کرد تۆ چیت کرد بە هەمویان ئەڵێت ئەو تەقریرە ئەو راپۆرتە ئێمە راپۆرتی هەفتانەشمان نییە و مانگانەشمان نییە و ساڵانەشمان نییە شەیطان تەقریری ڕۆژانەی هەیە زورەتەکانی چ کارێکیان کە دڵی شەیطان خۆشکەن ئەڵێ من غەڕڕە موسلیمەن ئەمڕۆ کێ کەسێکی گومڕا کردووە کێ کەسێکی فریویاوە یەکێک ئەڵێ قوربان من ئەمڕۆ کەوتمە شوێن فڵانە کەس وام لێ کرد ئەخەرە سەلات بۆ هی کەسابەتەکەیەوە نوێژی تەئەخیر کرد بەخوا هەر مشتەری ئەهات و وای لێ کرد نوێژ نەکات وردە وردە خەریک بوو نوێژەکەی بچێ لە ئاخرا کردی ئەو ئەڵێ من وام لێ کرد ڕۆژوەکەی شکاند زەکاتی نەدا قسەیەکی کرد خراپەیەکی کرد نەزەرێکی کرد تاوانێکی کرد هەموویان ئەڵێن ئەمانەمان کرد شەیطان کردەوەی هیچ یانیانی بەدڵ نییە ئەڵێ ئەمە چی ئێوە کردوتانە من کەسێکم ئەوێ شیاوی ئەوەی بێت تاج کەمە سەری تاجی شەیطانی ئیبلیسی خەمە سەری و ڕێزی لێ بگرم بزانم کامتان شتێکی کردووە کە بەدڵم بێت یەکێک هەڵەسێ ئەڵێ من ئەضللت وەراء فلان چوم خۆم مەشغوڵکم بە فلانە کەسەوە خۆم پێوە مەشغوڵ کرد و وا فریممدا حتا خاصەمە ئەخاه وەخاصەمە ئیمڕەتەه هەتا وام لێ کرد لەگەڵ دراوسێکەیە لەگەڵ براکەیە لەگەڵ هاونشینەکەیە کردم بە دوژمن وام لێ کرد
لقل خيزانك يا أبو بشريان وطلق امرأته خيزانك طلاق دا آجاوة دروز بو شر لو قسي لو وایان لێ هاتووە ئێستا مەجای نوێژکردنیان هەر نییە بۆ هۆی دژمنایەتیەوە وایان لێ هاتووە ئەسڵەن مەجای لا ئیلاهە ئیلا اللهیەکیان نییە وا کردوونم بە دژمنی یەکتری خەریکە یەکتر ئەخۆنەوە سیراع حیزبایەتی ململانێ ملشکاندنی یەکتری ئەفەرمێ پێغەمبەر صلی الله عليه وسلم شەیطان تاجەکەی سەرسەری بەرزەخاتەوە و ئەیخاتە سەر ئەو نەوەیە ئەڵێ تۆ بەڕاستی شەیطانی کوڕی شەیطانی من تۆم ئەوێت لە هەر وڵاتێکە لە هەر گەڕەکێکە لە هەر شارێکە لە هەر مجتەمعێکە سیراع هەبوو دژمنایەتی هەبوو پشتکاندنی یەکتر هەبوو چاهەڵکەندن هەبوو بۆ یەکتری ئەو کەسە نە مەجالی عیبادەتی ئەبێ نە مەجالی ئاوەدانکردنەوەی ئەبێ نە مەجالی ئەوە ئەبێ کە سجدەیە بەرێ بۆ خوا ئەمەیە من ئەمەم ئەوێ تۆشی ئاوی ئەوەی تاج کەمە سەرت بۆیە بەڕاستی مسلمانەکان سیراع و ململانەیە کاری شەیطانە شەیطان لەو ڕێگەیەوە بۆمان وامان لێ ئەکا بۆ هۆی ململانەی حیزبایەتی ململانەی سراعی مادی ململانەی دژمنایەتی وامان لێ ئەکا کە ئەسڵەن بیری خواپەرستیمان نەبێ بەڕاستی بۆیە بەڕاستی پێویستە ئەو دەرگای شەیطاندا بخەین ئینەمە المؤمنون ئیخوە مسلمانان برای یەکن مسلمانان دۆستی یەکن مسلمانان بعضهم ئەولیاء بعض ئەبێ ئەو ڕێگەیەی شەیطان دڵی پێخۆشەکە ئێمە دایخەین یەکتریمان خۆش بوێ دژمنایەتی یەکتری نەکەین تەبابین کۆمەکی یەکتری بکەین ئاوا شەیطان ملی ئەشکێ و پۆرتی ئەشکێ ئینشاءالله خوا لە گوناهمان خۆش بیت خوایە شەیطان زاڵ نەکەی بەسەرمانە خوایە زاڵمان کێ بەسەر نەفس و شەیطانە خوایە لە گوناحی باوک و دایکمان خۆش بی لە گوناحی مردووەکانمان خۆش بی خوایە شیفای نەخۆشەکانمان بی هەر کەسێک نەخۆشە و داماوە و زەلیلە خوایە شیفای بی ئەو مسلمانەی لە نەخۆشخانەی شارە نەخۆشی شەکرەی هەیە و گورچیلەکانی وەستاون خوایە لەبەر خاتری ئیسمی عەظەمی خۆت لەم شەوە پیرۆزەدا داوا لێ دەکەین شیفای ئەو مسلمانە بیت خوایە ڕەحمی پێ بکەی بەزەی بە حاڵیا بێتەوە یا ربی خوایە شیفای نەخۆشی ئومەتی پێغەمبەر بی یا ربی خوایە لە گوناحی باوک و دایکمان خۆش بی لە گوناحی مردووەکانمان خۆش بی زیندوەکانمان سەلامەت کەی خوایە دوعاکانمان گیرا بکەی خوایە بەزەی و بە حاڵمان نابێتەوە خوایە بمان خەیتە بەهەشتی بەرینەوە لە عەذابی قەبر و جەهەنەم بمان پارێزی خوایە ئەوەی چاکە چاکی بۆ بکەی هەر کەسێ خراپە خوایە چاکی کەی ئەگەر باش نابێ خوا لە ناوی بەری خوایە بە ئیسلامەتی بمان ژیانی بە ئیسلامەتی بمان مرێنی خوایە بەرشەفاعەتی پێغەمبەرمان خەی آمين آمين والحمد لله رب العالمين والسلام عليكم ورحمة الله وبركاته